جارێکی تر پرسی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک پێکهاتەکانی شارەکەی سەرقاڵ کردەوە و کوردیش بە پڕۆژەیەکی هاوبەشەوە لە سەرمێزی گفتوگۆ لەگەڵ عەرەب و تورکمانەکان ڕوبەڕوو دەبێتەوە لە کۆبوونەوەی ئەمڕۆی نێوان بەرپرسی یەکەمی حەزبە کوردستانیەکان کە لە بارەگای حەزبی شووعی بەڕێوەچوو ڕێککەوتن لەسەر پڕۆژەیەک بۆ ئەنجامدانی هەڵبژاردن کە لە بەرژەوەندی شارەکەدا بێت. ئەمە پێشتریش لەگەرەوەدا بووینە کە هەڵبژاردننی بێمەرج هەڵبژاردن کەرکووکیش بێبەش نەکرێت لە هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگاکان و بەداخەوە چەندین دەورە بە شێوازی جۆرا و جۆر بە بیان و هەڵبژاردنەکانیان دواخست بوو و ئێستاش پرۆژەیە کە بوو لە ئەنجومەنی وەزیرانەوە بۆ نوێنە پەرلەمانی عێراق بەدنیایەوە ئێمە ڕخنە و تێبینیمان هەبوو لەسەرەوە و باسی تایبەتمەندی کەرکووک کراوە ئێمە تاکیدمان لەسەرەوە کردوێتەوە ئەگەرم تایبەتمەندیانە لە مووسڵ هەیە لە سەلاحەدین هەیە لە دیالەش هەیە بەڵام ڕقمی ئەوەی وەفدی عەرەبی و تورکمانی نوابەکانیان داوای گفتوگویان کردێ بۆی بگەینە سیغەیەک دانیشتن کراوە دانیشتنی دیکە شەکرێ بە دڵنیاییەوە ئێمە ئەوەی لە بەرژەوەندی کەرکووک بێ و مرونەتی تیا بێ بۆ هەڵبژاردن بەڵێ ئامادەی ماوەی 12 ساڵە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئەنجام نەدراوە ئەمەش زیانی بە شارەکە گەیاندووە و ئەنجومەنی پارێزگای کەرکووکی لە دەسەڵاتە ڕەهاکانی یاسای ئەنجومەنی پارێزگاکان بێبەش کردووە. بەرپرسی حەزبە سیاسی کوردستانیەکانیشی وا دەخوازن لەگەڵ عەرەب و تورکمانەکان بگەنە ڕێککەوتن و با پڕۆژەیەکی هاوبەشەوە بچنەوە پەرلەمانی عێراق. بەیەکڕێزیە چینە گفتوگۆ لەگەڵ لایەنە سیاسیەکانی تر لە قەومیاتی تر بۆیە بگەینە نەتیجەیە کە ئینتخابات لە کەرکووک بکرێت تاکە چارەسەر لە نێوان کورد و تورکمان و عەرەبە تەنها یەک شتەویش حیوارە ئەوی ڕێککەوتن ئەویش تەفاهومە چونکە هیچ شتێکی تر چارەسەری ئێمە ناکات جگەل لە ڕێککەوتن و تەفاهوم و حاڵیبوون لە یەکتری. هاوکات کۆمەڵی ئیسلامی ئاشکرای دەکات کورد ئامادەی ئەنجامدانی هەڵبژاردننی بێمەرجە لە کەرکووک و مانەوەی شارەکە بەو حاڵەی ئێستاوە بە زیان بۆ کەرکووک دادەنێت. ئێمە لە قەنەعەتمان وایە کە لە 100% لەگەڵ هەڵبژاردنای ناکرێت چی درێژە بە مەحرومکردنی هاوڵاتیانی شاری کەرکووک بدرێ بەڵام بۆ میکانتمانی کە هەیە ئەگەر کورد لەگەڵ ئیسحاقی هەڵبژاردنایە بەڵام لەگەڵ ئەوە شایەکە هەندێک نەرمی بنوێنێ بەڵام ئەو مکەوانانەی تر لە ڕووی ئیسحاقی پۆستەوە لە ڕووی دابەشکردنەکانی پۆستەکانەوە ئەگەر نەرمیش بنوێنێ لەو ڕۆ ئێمە ئاسانکاریمان کردو بەڵام بە هەموو شێوێک لەگەڵ ئەوەین کە هەڵبژاردن لە شاری کەرکووک بکرێ و دوانەکەوێت. لە گفتوگۆی بەردەوامی پێکهاتەکان لەسەر هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک تورکمانەکان داوای دابەشکردنی پۆستەکان بە هاوبەشی دەکەن و دەیانەوێت چاوخشانەوە بە ناوی تۆماری دەنگدەران بکرێت و عەرەب دەڵێت کاتی نییە بە هۆی ئازاد نەکردنی ناوچەکانی باشووری کەرکووک لە ژێر دەسەڵاتی داعش. کوردیش لەگەڵ هەڵبژاردننی بێمەرجە لە کەرکووک بۆیە پێشبینی دەکرێت گفتوگۆکان چڕتر بکرێنەوە لە پێناو گەیشتن بە ڕێگە چارەیەکی گونجاو بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.